سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێ بەرنامە سفرێک ژیری ژیرتان لەگەڵا کۆمەڵە بابەتێکی زۆر سەرنجڕاکێشەوە ڕۆ باسییان بکەین باسی GTA دەکەین دوای برن گادۆڤاری ڕاگنۆڕاگنا پاش راگنۆڕۆجی ئەوڕۆ باز دەکەین حاڵێکی سەرنجڕاکێشم هێرە سەری واروەها باسی مایکرۆسۆفت فلای سیمولێتەر دەکەم باسی فیفای دەکەین زۆر بابەتمان هەیە تکا دەکەم تا کۆتایی بینەر بن واروەها تکا دەکەم لایک و سابسکرایب لە بیر نەکەن خۆشەویستان پێشەویستمەوە ڤیدیۆیەکە بۆ پشتگیریکردن لە ڤیدیۆیەکانم واروەها پشتگیریکردن لە چەناڵێکی نوێ هیوادارم سابسکرایب چەناڵ بکەم بە ناوی کورد فۆکس چەناڵی کورد فۆکس چەناڵی زانیاریە دەربارەی شوێنی سەیری سەمەرەکانی جیهان وەروە ناساندنی شارەکان و وەروە وڵاتەکان و باسکردنی تابەتمەندەکانی ئۆتۆمبیل و ناساندنیان وەشیکردنەوە یاری ئەلکترۆنیەکان واتە چەناڵێکی هەمەڕەنگە بابەتی زۆر جوان بڵاو دەکاتەوە بە سابسکرایبکردنی ئەو چەناڵە ناوتان دەستە ناو تیر و پشکێک بۆ ئەوەی چەناڵێکی 6000 سابسکرایبی ببنەوە بۆ خۆتە بنە خاوەنی ئەو چەناڵە کە ئاسان نیە لە بیدایەتەوە 6000 سابسکرایب هەبێ لەبیر مە 0 سابسکرایب بەگەرەستە پێکرد تیر و پشکەکە لەسەر ئەو کۆمنتانە دەبی لەناو ئەو ڤیدیۆی کە لە دیسکریپشن دامنێ بۆیە ڤیدیۆیەکە بکەنەوە کۆمنت بنووسن ئینشاڵڵا یەک لە ئێوە دەبێتە خاوەنی ئەو چەناڵی کە خاوەنی 6000 سابسکرایبە بۆیە لەبیر نەکەن چەناڵی کورد فۆکس لە دیسکریپشن دامنێ بڕۆن پشتگیری بکەن زۆر سپاس بۆ چەناڵی کورد فۆکس بۆ سپۆنسەریکردنی ئەو ڤیدیۆ خۆشەویستانم دەستم بە زنجیرەیەکی نوێ کردووە بە ناوی ناسینی یاریەکان تاوەکو ئێستا سێ ئەڵقەم لێ بڵاو کردەوە لە ئەڵقەی یەکەم باسی یاری فار کرای 3مان کرد کە یەکجار بینەرێکی باشە بوو زۆر سپاسی هەمان دەکەم کە پشتگیریتان ئەو ڤیدیۆیە کرد دووەم ڤیدیۆمان باسی هیتمان 3مان کرد باسی چینمان کرد کە سەفەرچی دەکەی لە بۆ سین وەروە ڤیدیۆی سێمیشم باسی یاریە نازدارەکەی ئەساسنز کرید ئۆریجینم کرد کە یەکجار خۆم خۆشحاڵ دەزانەوە یاری ئەنجام دەم وەکو بەڵێن پێدانا هەموو ڕۆژێ یاریێکی جیاواز تاقی دەکەینەوە جگە لە ڕۆژانی هەینی کە بەرنامە سفرێک ژیری هەیە گەرنا ڕۆژەکانی دیکە هەر ڕۆژێ یاریێکی جیاوازتانە بۆ تاقی دەکەمەوە با دەست بە هەواڵەکانی ڕۆمان بکەین یەکەم هەواڵی ئەو ڕۆژم بێگومان دەبی باسی ئەو یاریە بکەم کە بە $70 کڕیە کە پری ئۆردەرم کردێشتە یاریەکە نەئاتیە بەڵام پری ئۆردەرم کردێت کە خێزام ئاهاتەشادەکە وات لەناو بەرنامە سفرێک ژیری یەکەم جارە شتێ ئەنجام دەم بەڵام ئێستا هەرێکی کڕینی یاری $70 دەبم کە یەکەم جارە یاریێک بە $70 لەناو پلەیستەیشنی دەکڕین کە یەکجار گرانە بەڵام دەمێ بیدۆزمەوە سەرتا لە پری ئۆردەریە بەشی پری ئۆردەری بکەینەوە یاری ریترناڵ زۆر دڵخۆشم بۆ یاری وە هەواڵێکی خۆش لەناو بەرنامە سفرێک ژیری بۆی تا کۆتایی بینەر بن بێت و با بزانین ئەگەر بێت بە $70 بیکڕین پێشەوەی بکرین چمان دەگەر داتێ بە $80 بە $70 تاوان $70 $60 ببیتە $70 ئێستا دوو ئین-گەیم سیوتی وەردەگرین فۆ سلین بۆ کارکتەرەکەی خۆمان کەنای سلینە دوو جدو بەرجی جیاوازی بە وەردەگرم ئۆکەی کەلە زۆر بپارێ حەفڕۆشتکە بەردەست دەبی یاریەکە حەفڕۆشتکە بەردەست دەبی واتە هەفتەی داهاتوو لە کاتی بڵاوکردنەوەی یاریە داڕوانی بە هەموو پارتەکانی بکەن تکە هەموو پارتەکانی لێ بڵاو دەکەمەوە یاریەکە تاوەکو ئێستا بەردەست نییە بڕیارە لە 30 مانجی چوار بڵاو بکرێتەوە بەڵام حەز دەکەم من پری ئۆردەری بکەم لەبەر پری ئۆردەری دەکەم لەبەرەوەی دەبێت پاڵپشتی لەو ستودیۆی بکەم کە یاریەکەیان بەرمێنێ لەبەر یاریێکی تەواو جیاوازە کۆمپانیا سۆین لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو کێشێکی گەوری هەبوو لەگەڵ یاری جیاواز بۆ منە یاریێکی وەکو دەیز گۆم بەشی دەمێت دروست ناکرێت چکە یاریەکە زۆر چنی فرۆشینەوە بەڵام یاری ریترناڵ بەپێی ئەو قسانە بیکەوا لە دوو کاژمەری سەرەتای یاریەکەی کە زۆر لە یوتیوبەرەکان وەروە ڕۆژنامەنووسانی جیهانی بەدەستیان گەیشتە دەڵێن یەکێکە لە گەورەترین یاریەکانی ئەو ساڵ وەروەها پێویستە پشتگیری بکرێ من بەڵێنم داوا لە ڕۆژ یەکەم تاوەکو یاریەکە تاو دەکەم کولی پارتەکانتان لە یوتیوبی خۆن لە بۆ دادەنێم یاریێکی تاقیکەری کە سێمە باسی ئافرەتێکی دەکات هەسارەکی باسی لوپەکی زەمان دەکە کاتە کە دەمری دووبارە دێەوە لەگەڵ هاتنەوە دنیایەکە تۆزێک دەگۆڕدرێ و تاو یاریەکەش بە فیلمەکانی ئێلیەنز دەچی ئەگە بێت و فیلمەکانی ئێلیەنز دەبینی بی ئێلیەن و ئێلیەنز وەرا پریمیتیەس ئەو زۆرە ستایلە تاریکە ترسناکە ئەکشنە تەقەکەرە لەو زۆرە ستایلەیە و یاریەکە کامێرە کە سێمە بەڵام لە کاتی دیمەنەکان وەتە کاتی دیمەنی ڤیدیۆی دەبێت کەسی یەکەم کاتە کە چیرۆکە دەجێتەوە کە شتێکی ستانزڕاکێشە جۆری چەک و ئەستیحانە ناو یاری شتێکی زۆر جیاواز دیارەوە شوتەرە بەڵام ئەیم ئەسیستی یەکجار زۆرە کە من پێم خۆشە لە کۆنترۆلەری ئەیم ئەستێکی وا زۆر هەبی من یاریەکەم پری ئۆردەر کردیە وەکو پێتانم وت 30 مانگ یەکەم ڤیدیۆ بێگومان پارتی یەکەمی لەباڵ دەکەمەوە و سەرجە پارتەکانی ژات نم لەلاشم گرنگ نییە ڤیو دەبی یاخود ڤیو نابی وەکووتم ئەستا لە بۆ ڤیو ئیش ناکەین تەنیا خزمەتکردنی ئەوەی خۆشەویستە مایکرۆسۆفت بە فەرمی ڕاگەیاند کەوە گەیم پاس دێتە سەر iOS و وەروەها آیفۆن و آیپاد یعنی تاوانەوە پاش چۆن جەماعەتی ئەندرۆیدی ئەکس کلاودیان هەیە کە دەتوانن گەیم پاسی تێدا تاقیکەنەوە
جەماعەتی ئایفۆنی یا خودداوانە ئایپادیان بەکاردێنن یان ئەو کەسانی کۆمپیوتەریان هەیە دانوێ بەشەی وێب بەکاری بینن بە براوزەر دەتوانن لە ماوەیەکی نزیک تاقیکەنەوە چەند ڕۆژنامە نووسەک و چەند یوتیوبەرێک دەستیان بە گەیم پاسەکەی کەتێک کە لەسەر ئایفۆنی ئێستا بەردەستە بە شێوە شێوەکان بەڵام ئینڤایتە دەبی مایکرۆسۆفت خۆ ئینڤایتت کە ئینجا توانین تاقیکەیتەوە واتە بە شێوەی کلۆزت بێتایە نەک ئۆپن بێتە کلۆزت بێتایە و ئەو کەسانێک کە تاقییان کردەوە دڵن یاریەکان لە کواڵەتی 720 پلی دەبیتن زۆرینەی کات 30 فرێمە نابتە 6 فرێم زۆر بە ئەستەم 6 فرێم لەبەر چ لەبەرەوەی ئەو یاریە لەسەر کۆنسۆڵێک ئەنجام دەدرێت کە کۆنسۆڵەکە Xbox One S واتە لەناو کۆمپانیای مایکرۆسۆفت لەناو داتا سێرڤەرەکانی خۆیان کۆمپیوتەری Xbox One S-یان دانەیە تۆ ڕاستەخۆ لەگەڵ ئەو کۆمپیوتەرەی لەگەڵ ئەو کۆنسۆڵی یاریەکە دەکەواتە کاتە مۆبایل یاری دەکەی یاری بەو کۆنسۆڵی Xbox One S دەکەی واتە بۆش کواڵەتەکەت لەوانەیە نەبتە 4K تەوا و نەبتە 6 فریم هەموو کاتێک بەڵام مایکرۆسۆفت یاری ینی مایکرۆسۆفت بڵێندا بە زووتری کات ئەو Xboxانە بگۆڕی بیکاتە Xbox Series X یاخود بیکاتە پیسێکی باشتر بەڵام هەر زۆر سەرنجڕاکێشە و من ڕۆژ بە ڕۆژ دەژمێرم تاوەکو گەیم پاس بێتە سەر PC بەردەست بی لەبەرێ من گەیم پاسم لەسەر کۆمپیوتەرێکی خۆم هەیە بەڵام بۆ شێوازە بەکاری ناینم کە بەکاری نەبروی لەسەر کۆمپیوتەری هەموو یاریەکان بەردەست نینە وەکو گەیم پاسی کۆنسۆڵی نییە من کۆنسۆڵی Xboxم تاوەکەستانێک کە کابراایکی خراپم پێویستە دانەیەک بکڕم لەلام زۆر مهم نەبوو بیکڕم لەبەرەوەی پیسیم هەیە زۆربەی یاریەکانە پیستاقی دەکەمەوە بەتایبەتی یاری تایبەتەکانی Xboxی زۆر لە PC بەردەست دەبی لێنم کڕێت بەڵام ئەگەر بێت دەستم بە گەیم پاسی سەر مۆبایلی یاخۆ سەر ئایفۆنی بگە بێگومان من لەوەی یەکسەر ڤیددیوەیەکی شاستانە بۆ دروست دەکەم و پێتان دەڵێم کە کواڵەتەکەی چۆنە و پێویستە بیکڕی یاخود نەیکڕی و بەشداریکردن و بەکارهێنانەکەی چۆنە هەموو تا پێ دەڵێم بۆیە سابسکرایب بکەن تاوەکو ئاگاداری ئەو ڤیددیوەوەن چەند یاریەکی نوێش لە بۆ گەیم پاسی بەردەست دەبیتن بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو ئەوی یاریەکانی وەکوتم چەند هەفتی ڕابژوتماون MLB The Show 21 و Destroy All Humans و چەند یاریی دیکەش ڕاستەخۆ دێنە ناو گەیم پاسی لە بۆ گەیمەرانی کۆنسۆڵ و PC و واروان دەگە یاریش لە بۆ Xcloud بڵاو دەکرێتەوە Xcloud کە گوتمان Xcloud واتە گەیم پاس لەسەر مۆبایلی یاخۆ لەسەر وێبی پێدەوترێت Xcloud کە ڕێگەی ستریمە ڕێکە ڕاستە خۆیە بێمە سەر یەکێ لە گەورەترین هەواڵەکانی ئەو ڕۆمان ئەویش وەڵامی کۆمپانیای سۆنیان لە بۆ گەیم پاسی لە چەندین جاری دیکەش لە بەرنامەی سفرێکژیری باسی ئەومان کردی پێکەوەکەوە سۆنی دەبی وەڵامی گەیم پاسی بداتەوە لەبەرەوەی گەیم پاس باشترین خزمەتگوزاری گەیمە لە هەموو جیهان تۆ زیاتر لە 150 یاری بە یاریەکانی EA-وە بە یاریەکانی بەفێزداوە بە یاریەکانی مایکرۆسۆفت ئەکسکلوسیڤەکانی خۆیەوە وەروە بە یاری ثرد پارتیش لە زۆرینەی کات لە ڕۆژی یەکەم بەردەست دەبی لەسەر گەیم پاسی بە $15 ماکانە بە $10 تەنیا یاریەکانی Xbox بەردەست دەکەی بەڵام بە $15 یاریەکانی EA و بەفێزدا و زۆربەی یاری گەورەکان وەروە لەسەر کۆنسۆلیش وەروە لەسەر PC لەسەر مۆبایلیش لە هەموو شوێنە گەیم پاس بەردەست دەبی تەنیا $15 بەڵام PlayStation ئەو شتەی نییە PlayStation وەکوتمان تەنیا PlayStation Plus هەیە کە مانگانە دو یاری دەدا بەڵام دو یاریەکان زۆربەی کات یاری باشن خاستن لەوەتی 5 دەچوە یاریەکان زۆر باشن کواڵەتیان بەرزن و PlayStation ناومان هەیە کە مانگانە 3 یاری 4 یاری باش دادنێ و خۆشی نزیکەی 800 یاری گەورە و باشی تێدایە لەسەر PlayStation 1 2 3 تەنانەت زۆرینەی یاریەکانی پلی 4 تێدا بەڵام مشکلەکە ئەوەیە ناتوانانی یاریەکانی پلی 1 و پلی 2 پلی 3 داوڵون بکەیت دەبی ئیلا ستریم بکەیت بەڵام یاریەکانی پلی 4 لەناو PlayStation ناوی داڵۆن دەکرێت کێشەکە ئەوەیە سۆنی دەبی وەڵامی گەیم پاسی بداتەوە بەپێی چاوپێکەوتنەی نوێی جیم ڕایان یاخود سەرۆکی کۆمپانیای سۆنی بیتن یاخود پلیستیشنی بیتن لێدە پرسیدرێ ئایا تۆ وەڵامت هەیە لە بۆ گەیم پاسی دەڵێت بەپێی تێپەڕبوونی کات بەڵێ جا ئەو قسەیە شتێکی ئاسایی ینی بێگومان کۆمپانیا بە شێوەیەکی وا بەڵام دات لە پلانیان هەیە بەڵام نازانین کێیە بەڵام بەپێی هەواڵەکی دزەپێکراو بیتن سۆنی دزەپێکراوەکەش لەلایەن چێ لەوانێ پرسن لەلایەن کابراایەکە بەنای دیڤ جێف دروستکەری یاری گادۆڤاری یەکەمە ئەوە ئێستا خاوەنی چەناڵی یوتیوبە لە دیسکریپشن دادنێ مەگەر حەز دەکەی بڕۆ سەردانیکە پۆدکاستێکی خۆی ئێوە شێوێ ڕایگەیاندکەوە سۆنی بەپێی هەواڵەکی دزەپێکراو بینە کۆمپانیا سۆنی ئێستا خەریکە خزمەتگوزاریە وەکو گەیم پاس بەرهەم بینی و وەڵامی گەیم پاسی پێ بداتەوە بە بڕای من خزمەتگوزاریش تەواو نوێ نابیتن نابتە گەیم پاسی سە سۆنی بۆ شێوازە نابیتن بەڵام بە بڕای من PlayStation Now وەروە PlayStation Plus پێکەوە بە $5 بداتە گەیمەران کە بە بڕای من شتێکی یەکجار باشە بەڕاستی چکە ئێستا خزمەتگوزاریەکان هەردووچ پێکەوە دەکاتە $20 مانگانە کە نرخێکی زۆرە بەڵام ئەگە بێت و PlayStation Now و PlayStation Plus بێکەوە بە $20 بداتە گەیمەران شتێکی باشە هەروە دەنگوێش نوێش هەبووکەوە لە وەفتەی لەوانەیە فیلمەکانی کۆمپانیای سۆنی کە فیلمەکانی وەکو مارڤل سپایدەرمانیان وەکو فیلمەکانی سپایدەرمان هۆم کەمینگ و سپایدەرمان فار فرۆم هۆم و سپایدەرمانە کۆنەکان زۆربەی فیلمەکانی کۆمپانیای سۆنی لەوانەیە بدرێتە گەیمەرانی PlayStation Plus ئەو کەسان ئەگانە PlayStation Plusیان هەیە لەوانەیە هەندێک لەو فیلمانە بە دیاری وەربگرن و بتوانە بخوانە سە PlayStation سەیری بکەن کە ئەوەش شتێکی خراپ نییە دەمێت ڕێنگە وەگرم ئەو کەسانی کە PlayStationیان هەیە یاخود PlayStation Plusیان هەیە ئەگە PlayStation Plus و PlayStation Now بە $15 بی مانگانە یاخود دەتوانین بڵێن ساڵانە هەردووچ پێکەوە بە $70 $60 چبی دەیکڕی یاخودنا
من پێم وایە عقدێکی یەکجار باشە لەوە گەیمەرانی پلەیستیشن ئەو شتە بەڵام بێگومان چاوەڕوانی ئەوەی مەبنکەوە یاری گەورەکان $70 $60 لە ڕۆژی یەکەم لەسەر 2000 بەردەست بیت چکە سۆنی قەچتی وا ناکات وەکوتم هۆکارەکە چێ سۆنی وا ناکات سۆنی کۆمپانیاکی بچووکترە لە مایکرۆسۆفتی پێویستی بە پارەیە پێویستی بە داهاتی بەردەوامە وەک مایکرۆسۆفت پارێکی $1 لەبەردەستە منەتی بۆ ئەوەیە کە یاریەکەی بە $60 بفرۆشیانە تەنیا دەیەوێت گەیمەری گەیم پاسی زیاد بکە لە داهاتوو قازەز دەکات بەڵام سۆنی ئێستا پارەی دەست نەکەوی ناتوانانی گاد ئۆف وارەکە دروست بکە بۆیە پێویستی بە پارەکەی پێویستی بۆ $60 ئێستا لە چەند هەفتەی ڕابردوش باسی ئەوم کردکەوە گەیمەرێکی یەکجار زۆر لە کۆمپانیای سۆنی تووڕە ناچووکە وتی ڕاگەیان فرۆشگای یاخود ستۆری پلەیستیشن 3 و پلەیستیشن ڤیتا و PSP ڕدەگرن گەیمەرێکی زۆر تووڕە بوون وەزۆ بە خراپی شکاوەسە کۆمپانیان سۆنی چکە لەو کاتە بوو کە هەواڵی ئەوی بڵاوەکەوە دەیز گۆن 2 دروست ناکرێن و جیم ڕایان سەرۆکی کۆمپانیای سۆنی یاخود پلەیستیشنی بە فەرمی ڕاگەیاندکەوە گوێیان لە داواکاری گەیمەرانە و داوا لێبوردن دەکەن بڕیارێکی لەو شێوەیان داوە و لە بڕیارێکی خۆیان پاشگەز بوونەوە ئێستا پلەیستیشن ستۆری یاخود فرۆشگای پلەیستیشن 3 و پلەیستیشن ڤیتا داناخن تەنیا PSP دادەخن لە مانجی 6 بەڵام PS3 وەرە PS Vita داناخرێ بۆیەش ئەو لەمە دەکاتم PS Vita بکڕم لەبەر ئێستا ستۆرەکە بەدەستتوانم بخۆم یاریەکانی PS Vita بکڕم کە نازم تا فەستە PS Vita نەکرێ بەڵام پێ و کەسانێک کە هەیتیان بڵۆن یاری زۆر خۆش تێدایە و کۆنسۆڵەکە وەکو نینتندۆیە نینتندۆ سویچە بەڵام پلەیستیشنە حەز دەکەم دانەیەکم هەبی نازم چێ پلەیستیشن ڤیتای هەیە خود بەکارینە لە کۆمنتەمە بیدۆزمەوە ئەوڕۆکۆ هەواڵی کۆمپانیای سۆنیمان زۆر ببورێنەوە کەسانێکەوە حەز ناکەن کۆمپانیای سۆنی زۆر باسی بکەن بەڵام هەواڵەکان زۆرن دەرهێنەری یاری دەیز گۆن ئێستا لەژێر هەڕەشەیە قسەیەکی یەکجار زۆری پێدەوتێت ئۆنلاین لەبەرچ لەبەرەوەی دەرهێنەری ئەو یاریەکە ئێستا لە کۆمپانیای سۆنی نمایە لە مقابلەیەکی لەگەڵ دەیڤ جێف وەکوتم دەرهێنەری یەکەم یاری گاد ئۆف واری کۆن لە یوتیوب ڕاگەیاندکەوە هۆکاری سەرەکی ئەوەیەکەوە دەیز گۆن دروست ناکرێت دەیز گۆن 2 دروست ناکرێت ئەوەیەکەوە گەیمەران پشتگیرێکی زۆریان لەو یاری نەکردیان تەنانەت لە مقابلەکەی دەڵێ ئەگەر یاریەکەت خۆش دەوێت بڕۆ بە $60 بیکڕە خۆت بە فول پرایس بیکڕە پارەی تاوای پێ بدە کە پێم وایە بەڵکو خۆشم ئەو قسەیە غەڵەتە نابی تۆ وا لە گەیمەر بکەی $60 بە یاریەک بدە کە نازانی یاریەکە باش دەبی یاخود خراپ دەبێت من چۆن $60 بە یاریەک دەدەم ئەگە بزانم یاریەکە خراپە کە کاتێک دەیز گۆن بڵاو کرایەوە ریڤیوەکانی باش نەبوو لەبەر دەنگۆ کێشەی تەکنیکی زۆرە نیان دەگوت چیرۆکە خراپە دەنگۆ چیرۆکە باشە بەڵام دەنگۆ کێشەی تەکنیکی هەیە بۆیە گەیمەرێکی زۆر $60 بۆ یاری نەدا لە بیرمانە هەمومان پێکەوە زۆرمان پارەمان $60 من خۆم $60 بە یاری سایبەرپانکیدا یاریەکە وێران بوو پارەکەم ڕۆی بەعزەرش دیسکەکەم فرۆشتەوە تاکو زەرێکی زۆر نەکەم نای پارە لە دەست دەبیست ئیسفادە لێ کاتە گەیمەر زۆر تووڕەنەوە بێ ما قسەکەشی زۆر معقول نییە تۆ نابی چاڕوانی ئەوی گەیمەر $60 بە یاریەک بدا کە نەزانی یاریەکە باشیان قوتابە ئەستا گاد ئۆف وارەی نەبێ گەیمەر جێرینە $60 پێدەوە کەسانی گاد ئۆف وارشیان خۆش دەوێت لەوانەیە پارەی نەبی زۆر گەیمەر هەیە پارەی نییە خود حەز ناکە $60 سەر بکە چاوەڕ دەکە یاریەکە بتە $15 $20 یاخود لە ڕێگەی پلەیستیشن پلاسی بەردەست بی یاریەکە بکە معنەیەوەیە کە گەمەکەی خۆش ناوێت بۆیە دەمێ ڕەنگۆژە سەر بابەتە وەگرم بۆ چونتان چێ لەسەر بابەتە ئەو کەسانی کە حەزیان لە یاری گەنشین ئیمپاکتەوە پلەیستیشن 5 یان هەیە هەواڵەتی خۆش لە بۆنگۆ ئێستا یاریەکە لەسەر پلەیستیشن 5 ئەپدەیت کرایتەوە وە کواڵەتەکەی بوویتە 4K 60 فریم وەروە گرافیکی یاریەکە بەرز کرایتەوە کە یاریەکەم کرد زۆر سەرنجی ڕانکیشم بەڵام ئەو کەسانی کە حەزیان لەو یاریە دڵخۆشم نەبوتان کە ئەپدەیتێکی نوێ بۆ یاری هاتیە هەستە نەزانم گەیمەرێکی یەکجار کەم لە کوردستان پلەیستیشن 5 هەیە بەڵام بزانم ئێستا پلەیستیشن 5 وەروە Xbox Series نرخیان باش دابەزێ بۆ کەسانی کە توانیان هەیە بتوانن بیکڕن ئێستا تقریبا نزیکە لە کاتی خۆی باباسی ئەو یاریە بکەم لە پاش گاد ئۆف وار راگنەڕۆکی دروست دەکرێت واتە گاد ئۆف وار راگنەڕۆک هیچ هەواڵەکی فەرمی نوێمان نییە دەنگۆیەکی نوێشمان نییە ئەوەی هەیە لە ئینتەرنێت لە سوشەل میدیای خۆمان کە بڵاو دەکرێتەوە تەنها لە یوتیوبش بڵاو بکرێەوە هیچ ڕاز نییە تەنیا قسەیە کە دەکرێت ئەگەر ناوەکو دەنگۆ من ئاگادارتان دەکەمەوە هیچ دەنگۆیەکی نوێ نییە لەسەر یاریە ئەوەی بکرێ قسەمانە هیچکە نییە باسی پاش یاری گاد ئۆف واری بکەین بە ئەو فەرمیەوە هەواڵە لەناو تویتەری سانتا مۆنیکای ستودیۆی بەرەمێنەری یاری گاد ئۆف واری جۆبلیستێکیان بڵاو کردەوە هەلیکارێکیان بڵاو کردەوە پێویستیان بە 3 کەسە لە بۆ دیزاینکردنی وەروەها ئەنیمەیشکردنی ئەنیمەیشنکردنی واتە جوڵە پێکردنی دنیایەکی فانتەسی جا یەکسەم مێشمان لەوەی دەچی ئۆکەی گاد ئۆف وار دنیای فانتەسی تێدایە کەواتە لە پاش گاد ئۆف وار راگنەڕۆکی گاد ئۆف وارەچکە دەبینین ئایا نە من پێم وایە بەڵێ پێم وانییە سانتا مۆنیکا لە پاش گاد ئۆف وار راگنەڕۆکی خۆیان بە یاریێکی دیکە خەریک بکەن ڕاستە ستودیۆی سانتا مۆنیکا ئێستا زۆر زەبەلاح بووینە چکە بەڕاستی لەگەڵ یاری گاد ئۆف وار 2018 کە خەڵاتی باش یاری ساڵی بەدەستینە و ئەو فرۆشە زۆرەشی هەبوو سۆنی پارەیەکی زۆر زەبەلاحی خستە دەستی کۆمپانیای سانتا مۆنیکا دەتوانن یاری زەبەلاح دروست بکەن جگە لە گاد ئۆف واری بەڵام من وەکو خۆم پێم وانییە ئەو ستودیۆیە لە گاد ئۆف واری دوور بکەوتەوە پێم وانییە بچین یاریێکی تەواو نوێ دروست بکەن من وەکو خۆم پێم وایە گاد ئۆف وار راگنەڕۆک دوو بەش دەبیتن بەشێکیان باسی ثۆری دەکات بەشێکی کە باسی ئۆدینی دەکات چۆن کاتی خۆی لە گاد ئۆف وار 1 شەڕت لەگەڵ هەندێک لە خوداکانی یۆنانی کۆن دەکرد لە گاد ئۆف وار 2 شەڕت لەگەڵ
هەندێککە کرد لە گادۆڤار 3 شەڕە فەرمیەکە لەگەڵ زیوسی کرد کرا 3 پارت ئەو جارەش لە گادۆڤاری 2010 شەڕ لەگەڵ کوڕەکانی ثۆری واروەها باڵدوری کرد کوڕی ئۆدنی و لە گادۆڤار راگنەڕۆکی یاخودەتە گادۆڤار 2 شەڕ لەگەڵ ثۆری دەکەی و لە گادۆڤار 3 ئەگەری هەیە شەڕ لەگە ئۆدن بکەی و ئەو تریلۆجیەش کۆتایی پێبێ ئەو سیارێش کۆتایی پێبێ ئینجا بەپێی دەنگۆیەکان بیتن لەوانەیە گادۆڤار بستە میثالۆجیەشی دیکە چکە لەناو یاری گادۆڤاری 2010 میثالۆجیەکانی کە بەردەستن واتە باسی میسری کۆن دەکرێت باسی ئەفسانەی سینی دەکرێت ژاپۆنی دەکرێت واتە ئەوش جویانە هەیە لەناو دنیای گادۆڤار منۆک خۆم پێم وایە گادۆڤار راگنەڕۆک باسی شەڕە گەورەکەی لەگە ثۆری دەکا و گادۆڤاری سێەم واتە پاش راگنەڕۆکی شەڕی ئۆدنمان پێنیشاندا لە پاشەوە یان دەستە مسر کریتۆس یاخود دەیبەنە ژاپۆن لەو دوو کلتورە هەست دەکەم یەکەچیان دەبێن مسر تەنیا ئەساسن کرد ئۆریژنمان هەیە باسیش خۆیەکانی مسر و فرعون و ئەوانە بکە بەو شێوەیە بەفراوانەی چەند یاریێکی کەممان هەیە باسی ئەفسانەی ژاپۆنیش بکە بۆیە ئەو بۆ چنی منە نازان بۆ چونەکەی منتان پێچۆنە بەڵام لە ئەوە فەرمیە هەواڵەکەەوە دەڵێ ئێستا خەریکی یاریێکی دیکەنە پاش ڕاگنەڕۆکی ئەو هەڵش جێگەی دڵخۆشیە لەبەرەوەی کاتە لە ئێستاوە خەڵکی تعین دەکەن لە بۆ پاش گادۆڤار ڕاگنەڕۆکی کاتە گادۆڤار ڕاگنەڕۆک لەوانەیە زۆری نمە لەوانەیە ساڵ بڵاو بکرێتەوە بەڵام خۆم حەز ناکەم ساڵ بە شێوەیەکی بە پەلە بڵاوکەن مە یاریەکە پرفکت بی بێ مشکلەبی ئینجا بڵاوکەنەوە چۆن گادۆڤار 2010 بە تەواوی بڵاو بوو ئەو حەز دەکەم ئەو یاریش بۆ شێوازەر ڕێنگۆ لە کۆمنت دەمێ بزانم بۆ سونتان سێسە بابەتە بەپێی هەواڵەکی نوێ بیکە نە دەنگۆی نە دزە پێکراوە تەنیا باسی ماڵپەڕی بێگومان ڕۆکستاری دەکەم من حەز ناکەم هەموو هەفتان باسی جیتی نوێ بکەم بەڵام ئەنگۆ زۆر کات داوا دەکەن ژیر باسی جیتی نوێ بکە لەنا ماڵپەڕی ڕۆکستاری ئادمینێکی نوێ یاخود www.rockstargames.com دروست بووە کە دۆمەینە ئەو سایتەش لەلایەن کۆمپانیای تێک تو خاوەندایەتی دەکرێت ماڵپەڕە تەنیا لە بۆ چەند ساعاتێکی بەردەست بوو دواتر داون کرا و لینکە چیان لەناو ماڵپەڕی خۆیان دانابوو کە چەند کەسێک توانیان ئەو شتە بدۆزنەوە بەڵام ئێستاش دۆمەینەکە بەردەستە کاتە کە دەیکیەوە دۆمەینەکە من خۆم کردمەوە تەنیا لاپەڕێک سپی پیشان دەدا واتە دۆمەینەکە بەردەستە www.rockstargames.com بەردەستە واتە ئەوە نییە بەسەن لێ بدەی بنووسێ no page found ئەگەر بوونی نەبی دەنووسێ no pages found بەڵام کە تەنیا www.rockstargames.com بە شێر سپی نیشان درێ واتە ئێستا ڕۆکستار کار لەسەر ئەوەی دەکەکەوە بابەتەکانی خۆی لە بۆ ئەجە ئایا یاریی نوێیە ئەبدێتی یاریی نوێشتێکی نوێ لەو سایتە نافەرمی خۆی دای بنێ دواتر ئەپلۆدی بکات لە بۆ سایتە فەرمیەکەی خۆی بێگومان یەکسان مێشتی خەڵکی لە بۆ جیتی شەشی چوو و ناکشان ناگرم لەبەرەوەی بەپێی ئەو هەواڵە دزە پێکراوە نوێ بیکە لە ماوەی دوسێ ڕۆژ ڕابردوو بڵاوکرێەوە دووبارە ئەوە ئاشکراکرێتەوە کەوا جیتی شەش ئەو ساڵ ترێلر لێ دەبینین و دێتن ناتن من نازام تەنیا دەنگۆیە بڵاوکرێتەوە ماڵپەری سکرین ڕات هەموو ڕۆژێ پۆستە چیە لەسەر جیتی شەش باسی فیفا 21 چی بکەم ئەها لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو چەند کێشەیەک لە ناو فیفا و خولەکی نوێت خەریکە دروست دەکرێت بەناوی سوپەر لیگ کە چەند نادیەک دەیانەوێت جیاب بنەوە لە یوفای لە چامپیۆنزیجی 12 یانە بوون بەڵام زۆربەی هەن کشانەوە تەنیا وزام سێیانە مای تۆ بەپێی تۆمارکردنی و ڤیددیوە ئەو سێنەیانێش سوپەرلیگیان هەڵپەساردیەوە ناوتی جارێ ئەنجامی دەدەین ئەنجامی نادەن کە فلۆرنتینۆ پێرە سەرۆکییانە ڕێمەجید بە فەرمی لەنا ئەو سوپەرلیگەیە و خۆشی سەرۆکی ئەو سوپەرلیگەیە کێشەیەکی گەورە لە ناو تۆ پێ هەیە و هەواڵێکی گەرمە لە ماوەی چەند ڕۆژ ڕابردوو جا ئەو هەواڵە وەی لە فرۆشی فیفا 21 کردی هاتەوە تۆپی خەڵکی بەریتانیای هەوادارانی تۆپی بەریتانی وایان کردکەوە نادیەکانیان یانەکانی خۆیان لە سوپەرلیگی بکشێنەوە بستنەوە چامپیۆنزیجی و لە چامپیۆنزیجی دەرنەچن ئەوان وایە کرد بە ڕێگەی خۆپشاندان و لە ڕێگەی ناڕزایەتی دەربڕین و هەر ئەوانیش پشتگیریان لە یاری فیفا 21 کرد ئەوەندە فرۆشیان کرد تەنانەت گروپی وە هەوە دەڵێن چەند جارێک ئۆردەریان کردێت چەند جارێک پرچسیان کردێت چەند جارێک کریتیان بۆ کەسانی کە نەشیان بۆ دووبارە کریتیان ئەو ڕۆژەی وەی کردێت فیفا 21 ئێستا لە تۆپیە ژمارەیەکە پرفرۆشتین یاریە لە ماوەی هەردوو هەفتە کوونی ڕابردوو پێم وایە کە ئەو کەسانی حەزیان لە تۆپی پێ پشتگیری لە تۆپی پێ بکەن بەڵام پشتگیریکردن لە یاری فیفای نازانم باسی مایکرۆسۆفت فلای سیمولێتر بکەین هاوڕێنی خۆشەویستم مایکرۆسۆفت فلای سیمولێتر ئەو یاریکەوە ڕێگەت پێدەدا سواری فڕۆکەیەک بی و گەشتێک بەناو هەموو جیهان بکەی لە مەتارێک بفرێ مەتارێکی دیکە هەموو جیهان نەخشەی هەموو جیهانی تێدانات کوردستانی تێدایە هەولێر سلێمانی کەرکووک دوهۆچی تێدایە خەریکە ئەبدێتی نوێ لە بۆ دێتن کە چەند شتێکی نوێ سەر دەکە بەڵام بەباسی ئەبدێتەکە نەکەین بەباسی بکەین کەی لە بۆ ئەکسبۆکس سیریەسی وەروە لەو ئانەش ئەگەری هەیە لە بۆ ئەکسبۆکس وانیش بڵاو بکرێتەوە لە ڕێگەی گەیم پاسەوە کە زۆر دڵخۆشمەگە بێت و ئەوشتە بکرێت مایکرۆسۆفت فلای سیمولێتر پێی چەند دەنگوەیەکی نوێ بێتن لەوانەیە تاوەکو مانجی 6 یاخود هەفتی ئەو ساڵ لەسەر ئەکسبۆکس سیریەسی بە فەرمی بەردەست لە ڕێگەی گەیم پاسەوە تەنانەت دەنگوەیەکی شێتکۆ فەرمینە تەنیا دەنگوەیەکی شەیە لەوانەیە بە کواڵەتیشی نزمتر 720 و 30 فریم لەسەر ئەکسبۆکس
One بەردەست بخرێ نازانم چۆن Xbox One دەتوانانی یاریی واز زەبەلا ڕیندەر بکە لەوەرە پیسێکی زۆر زەبەلا هەر نەبی ناتوانانی ئەو یاری هەر بکەیت جا Xbox One کە عمری 2013 هەیە نازانم Xbox Series دەتوانی بێگومان بەشێشێ بەڵام Xbox One نازانم دەتوانی یاخود ناتوانی هیوادارم بتوانین چۆن گەیمەرێکی زۆر لە کوردستان Xbox One یانەیە دوعاتان لە بۆ دەکەم ئینشاڵڵا یاری لەسەر Xbox One بەردەست دەبێت Flight Simulator کردیتت نەتکردیا لە کۆمنت بۆچوونی خۆت بنووسە و دێمۆیەکەی Resident Evilش بڵاو کراوەتە من تاوە کوردستان نەمکردە دێمۆیەکی لەبەرەوەی ناوێرم کابراایەکەم زۆر ترسم لە یاریە ترسناکەکان کێشەم هەیە شەڵان کابوسی دەبینم نامێت کێشە لە بۆ ژیانی خۆم دروست بکەم بەڕاستی بەڵام ئەو کەسانی کردیتیان پێتان چۆن بوو دێمۆیەکە خۆش بوو خۆش نەبوو و بە کواڵیتەکەتان پێ چۆن بەڵام یەک شتێ لە ئۆنلاین باس کراکەوە کواڵیتی یاریەکەی لەسەر PlayStation 4 لەسەر PlayStation 4 Pro و PlayStation 5 هیچ جیاوازێکی گەورەی نییە گرافیکەکەیان تقریبا وەکو یەکە تاکە جیاوازی ئەوەیەکەوە ئەگەبێت ڕێی تریسینگ پێ بکەیت لەسەر PlayStation 5 تۆزە گوێنەدانەوەکە یاخود تیشکی ڕۆژ و تیشکی مانگ و شتانە جوانترینشان داگەنە جیاوازێکی وا گەوریان نییە جا زۆر خەڵک دەڵێن هیوادارین لە ڤێژنی ئەسڵەکەی کە بڵاو دەکرێتەوەش گرافیکەکەی لەسەر PlayStation 4 و PlayStation 4 Pro بەو شێوەی جوان بێت و سۆنی خەریکی بەرهەمینان یاریەکی نوێ لەگەڵ کۆمپانیا ئەکستودیۆیەکی نوێ کە ناوەکەی خێرا لەبیر کرد ئەویش ناوی Firewalk Studiosە ئەو ستودیۆ تاز دروستکرا نوێ لەگەڵ پلیستیشنی لەگەڵ سۆنی عقدەچیان کردی لە بۆ دروستکردنی یاریی تریپڵی واتە یاریێکی زەبەلا بەڵام ئۆنلاینی مەڵتیپلەیەر بی چۆن یاریەکەیە بەناوی دیسترکشن ئۆلستار لەسەر PlayStation 5 خەریکی دروستکردنی یاریی ئۆنلاین دەبن بەڵام نازانم وەکوی دەبیانە بەڵام بەپێی دەنگۆیەکان یاری تاقیکەری کە سێمە یاخود کەسی یەکەمە تاقیکەری یاریەکەم و تایبەت شتێک بە گەیمەرانی PlayStation و دەنگۆشێ تەنیا لە ڕێگەی PlayStation Plus وەکسە بە هەموو گەیمەران بدرێت تو یاریەکە ئۆنلاینە ئەگەبێت بە $6 بی خەڵک نەی خەڵک کەمتر دەیکرد کاتە گەیمەری ئۆنلاین زۆر ناوی بۆیە مەجبورن بیکەنە فری تاکو زۆربەی گەیمەران بیکڕن و پارەکەش چۆن قازانج دەکەن شتومەچی لە ناو دابنێن جلو بەرگۆڕەنجی سیلاح و ئەوچی گەمەکانی باتڵ ڕیاڵی بی سیزن پاس ئەوشتانی هەبیتن بتوانانی بیکڕن یاخود RP بکڕی ئەوشتانە Battlefield 6 باسی Battlefield 6 بکەم هاوڕێیانی خۆشەویستم Battlefield 6 بەپێی چەند دەنگوەیەکی نوێبی لە بەرواری 2 مانجی 5 یاریەکە ئاشکرا دەکرێت یەکەم تیزە تریلەری دەبینین و هەر لە مانجی 5 تریلەری کامل دەبینین بەڵام خۆم پێم وایە بە دوو بەرواری جیاواز نبینیم پێم وایە تەنیا ئیڤنتێک ئەنجام دەدرێت EA یاخود دایس ئەنجامی دەداتن بەتابەتی دایسی LA ئەنجامی دەداتن و یاریەکەش ئاشکرا دەکەن ئەو بەپێی دەنگوەکانیش بێگومان یاریەکە تەنیا لە بۆ PlayStation 5 و Xbox Series دێتن بەڵام وەکو خۆم پێم وانیە و دەنگوێ زۆر حقیقی بیتن بەپسندە بە شێو لە شێوەکان دەڵێن فەرمیە بەڵام من باوەڕ ناکەم فەرمی بێتە جێم لە کۆمپانی EA نەبی بەخۆی وەبڵێ من پێم وایە لە بۆ Play 4 و Xbox One هەر بڵاوی دەکەن چۆن گەیمەرێکی یەکجار زۆر هێشتا PlayStation 5 یان نییە Xbox Series نییە بە تابەتە کوردستانیش زۆربەی خەڵک نیتی Battlefield نوێ تاکو سەری ساڵش ڕاستە دوورە گەیمەرێکی زۆر لەدەست دەنەگەر کارێکی لە بابەتە بکەن کێشەکە چیە کێشەکەی گرافیکەکەی زۆر بەرز دەبیتن Battlefield نوێ و باسی جەنجی مۆدرن دەکا مۆدەچی دەبیت تاوەکو 150 یا 125 یاریزان لە خۆ دەگری وەکو Battle Royale هیوادارم گەیمەران لەو یاری ڕازی بن چکە بەڕاستی Battlefield 5 ئەو فرۆشەی نەبوو و ئەو خەڵکەش ئەو گەیمەرە زۆرەشی نەبوو کە چاوەڕێمان دەکرد وەکو Battlefield 1 و Battlefield 4 و Battlefield 3 دوایین هەواڵی ئەو ڕۆژمان لە بۆ یاری Call of Duty بە گەیمەرانی Call of Duty شلیمان تۆڕە نەبن بە فەرمی یاریەکانی Call of Duty ئێستا زیاتر لە 400 ملیۆن دانەیان لێفرۆشە کە جگەی تێرامانە 400 ملیۆن کۆپیان لێفرۆشە لە مێژوودا کە ژمارەیەکی یەکجار زۆرە پارەیەکی یەکجار زۆری لە بۆ ئاکتیڤیژنی کۆ کردیتەوە دڵخۆشم بۆ یاریەکانی Call of Duty هیوادارم یاریەکەی ئەو ساڵیان کە پێشبین دەکرێت یاخود تەنیان لە کۆریا بیتن یانی شەر باسی زەنجی جیهانی دووەم بکە هیوادارم یاریی سەرنجڕاکێش بی وەکو Cold War نەبی تۆزە مەڵتیپلەیەری Cold War زۆر بەدڵ نەبوو هیوادارم ئەو جارە باشتری بکەن وەکو Modern Warfare بی باشترە ڕێز و خۆشەویستم قوڵکەن هاوڕێیان خۆشەویستم وەکو وتم ڕۆژانە ڤیدیۆ جیاوازتانە وڵاو دەکەمەوە سپاسی پشتگیریەکانتان دەکەم سپاسی داگرنی دوگمەی لایک و نووسینی کۆمنت و خۆشەویستی ئێوەی خۆشەویست دەکەم حەز دەکەن لە زنجیرەی یاریەکان ئەو ناسانی یاریەکان چی یاریێک بناسێنین یاخود چی یاریێک حەز دەکەن ئەنجامی بدەم لە کۆمنت ناوی یاریەکە بنووسن تا ڤیدیۆیەکی دیکە ڕێز و خۆشەویست قوڵکەن خواتان لەگەڵ